کاتێک هەژاری و سەرکوت بازاڕی کۆیلایەتی نوێ دروست دەکەن. ئەمڕۆ سیولی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی قاچاغکردنی مرۆڤ دەرفەتێکە بۆ وەبیرهێنانەوەی یەکێک لە قوڵترین و شاراوەترین شێوازەکانی چەوساندنەوە لە جیهانی هاوچەرخدا. قاچاغکردنی مرۆڤ تەنها گواستنەوەی نایاسایی کەسەکان لە سنوورێکەوە بۆ سنوورێکی تر نییە، بەڵکو تۆڕێکی ئاڵۆزی زۆر لێکردن، فری و هەڕەشە و خراپ بەکارهێنانە کە ملیۆنان مرۆڤ تووشی کاری ئیجباری، چەوسانەوەی جنسی، هاوسەرگیری زۆرە ملێ، کۆیلایەتی ناوماڵ و شێوازەکانی تری چەوسانەوە دەکات. قوربانیانی ئەم بازرگانیە پڕقازانجە زۆربەی کات ئەو کەسانن کە پێشتریش لەگەڵ هەژاری، شەڕ، هەڵاوەردن و بێمافی بەرەو ڕووبوونەتەوە. ئەوان نەبە هۆی بێشانسی، بەڵکو لە ئاکامی کەلێنە پێگاتەیەکانی نەزمی ئابووری و سیاسی جیهاندا دەبنە کاڵایەک بۆ فرۆشتن. قاچاغکردنی مرۆڤ ناکرێت تەنها وەکو کێشەیەکی تاوانکاری تەماشا بکرێت کە بە دەستگیرکردنی چەند قاچاقچیەک چارەسەر ببێت. تەنیا ڕوانینی ئەمنی و پۆلیسی بۆ ئەم دیاردەیە سەرچاوسەرەکیەکەی لە بەرچاو ناگرێت. قاچاقچیەکان لەو بارودۆخە کۆمەڵایەتی و ئابووریە سوود وەردەگرن کە تێیدا مرۆڤەکان ناچارن بۆ زیندومانەوە، ئاسایش یاخود دۆزینەوەی کار مەترسی گەورە قوبوڵ بکەن. هەژاری، بێکاری، نەبوونی پشتیوانی کۆمەڵایەتی، شەڕ، داگیرکاری، هەڵاوەردنی ڕەگەزی، کۆچبەری، نائەمن و بێبەشبوون لە مافەکانی کار، ئەو زەمینانن کە مرۆڤ لە بەرامبەر تۆڕەکانی قاچاغدا بێ بەرگری دەکەن. بە واتایەکی تر، قاچاغکردنی مرۆڤ بەرهەمی لایەنی نەزمێکە کە تێیدا قازانجی سەرمایە لە پێش تەندروستی و ئاسایشی مرۆڤدایە. نەزمێکی کە سنوورەکان بۆ کاڵا و سەرمایە دەکاتەوە، بەڵام بەرەوڕووی ئەو مرۆڤانەی کە پێویستیان بە یارمەتیە دادەخات. زۆرێک لە قوربانیانی قاچاغکردنی مرۆڤ بەر لەوەی بکەونە داوی ئەو تۆڕانەوە ڕوبەڕووی باری خراپی ئابووری یاخود نائەمنی سیاسی بوونەتەوە. بەڵێنی کارێکی گونجاو، حەقدەستی زیاتر یاخود دەرفەتی ژیانێکی باشتر دەتوانێت بۆ کەسێک کە لە هەژاریدا دەژێت زۆر وەسوەسەهێنەر بێت. بەڵام ئەم بەڵێنانە زۆربەی کات بە گرێبەستێکی فریوکارانە دەست بە سەرداگرتنی بەڵگەنامەی پێناز، بەندکردن، توند و تیژی و کاری بێهەقدەست کۆتاییان دێت. کرێکارێکی کە بۆ پەیداکردنی پەروەنانێک دەکەوێتە داوی دەڵاڵێکەوە، زۆربەی کات دەرک بەوە ناکات کە سنووری نێوان کاری کۆچبەری و کۆیلایەتی سەردەم تا چ ڕادەیەک بەرتەسکە. سنوورێکی کە تەنها کاتێک دەردەکەوێت کە پاسپۆرتەکەیان لێ سندوێتەوە و هیچ ڕێکێکی گەڕانەوەی بۆ نەمابێتەوە. ئەو کۆچبەرانەی کە لە ڕێگا قانونی و ئارامەکان بێبەشن زیاتر تووشی زیان دەبنەوە کاتێک دەوڵەتەکان سنوورەکان دادەخەن، بەڵام ڕێگە قانونیەکانی کۆچبەری، پەنابەری و کارکردن دابین ناکەن، بازاڕە ناڕەسمیەکان و تۆڕەکانی قاچاق پەرە دەستێنن. لە بارودۆخێکیاوە ئەو مرۆڤانەی کە لە شەڕ، هەژاری یاخود سەرکوت ڕایان کردووە نەتەنها لە پشتیوانی یاسایی بێبەشن، بەڵکو خۆشیان دەبنە کاڵایەک لە دەستی قاچاقچیەکاندا. سیاسەتی سەختی کۆچبەری زۆرێک لە وڵاتانەی کە کۆچبەر ڕوویان تێدەکەن لەبری ئەوەی قاچاقی مرۆڤ کەم بکەنەوە کردویانە بەکارێکی پڕقازانجتر و پڕمەترسیتر، چونکە هەرچەندە ڕێگەی یاسایی بەرتەسکتر ببێتەوە، وابەستەی پەنابەر و کرێکاری کۆچبەر بە قاچاقچیەکان زیاتر دەبێت. ژنان و منداڵان بەهۆی نایەکسانیە یاسایی، ئابووری و کۆمەڵایەتیەکان لە زومرەی قوربانیە سەرەکیەکانی قاچاقکردنی مرۆڤن. هەڵاوەردنی ڕەگەزی، توند و تیژی خێزانی، هاوسەرگیری زۆرەملێ و بێبەشبوون لە پەروەردە و کار، دەرفەتی بەرەنگاربوونەوە و هەڵبژاردننی ئازادانە لە زۆرێک لە ژنان و کچان دەستێنێتەوە. لە کۆمەڵگەیەکدا کە ژنان لەسەر بەخۆی و ئابووری و مافی یەکسان بێبەشن، قاچاقچیەکان ئاسانتر دەتوانن لە پێویستی، ترس یاخۆ دوابەسەی ئەوان کەڵکی خراپ وەربگرن. ئەو منداڵانەی کە لە خوێندن دابڕاون یاخود لەو بنەماڵانەدا گەورە دەبن کە لە ژێرگوشاری ئابووری سەختدان، بە هەمان شێوە لە ژێر مەترسی کاری ئیجباری و هاوسەرگیری پێشوەختەدان. لە ئێرانیش سنووردارکردنە یاسایی و کۆمەڵایەتیەکان لە دژی ژنان، لەوانە جیاکاری لە بواری هاوسەرگیری، تەلاق، کار و ئازادی هاتوچۆ بەشێکە لە پێکهاتەیەکی کە سەربەخۆی ژنان زەوت دەکات. زۆرێک لە راپۆرتە باوەڕپێکراوەکان بەردەوامی جیاکاری لە دژی ژنان و کچان و سنووردارکردنی سەختی ئازادیە مەدەنی و کۆمەڵایەتیەکان تۆمار کردووە. هەروەها تەمەنی نزمی هاوسەرگیری لە یاسا بەردەستەکاندا مەترسی هاوسەرگیری زۆرملێ و چەوساندنەوەی منداڵان زیاد دەکات. لە ڕاستیدا بەردەوامی ئەم دیاردە دژە مرۆییە لە نابەرپرسیارەتی دەوڵەتەکان لە بەرامبەر ژیانی مرۆڤەکانەوە سەرچاوە دەگرێت. زەمینە ئابووری و کۆمەڵایەتیەکانی مانەوەی ئەم دیاردەیە
لەلایەن خودی دەوڵەتەکان و دروست دەکرێن. پەروەردەی بێبەرامبەر و خاوەن کوالێتی، دەرمان و چارەسەری گشتی، پشتیوانی لە منداڵان، دروستکردنی پیشەی ئەمن، دەستەبەرکردنی مافەکانی کرێکاران، پشتیوانی لە ژنانی سربەخۆ و دابینکردنی ڕێگای یاسایی و ئەمن بۆ کۆچبەری دەتوانێت کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەم دیاردەیە هەبێت. بەڵام لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژێمی ئیسلامیدا دەسەڵاتی دەوڵەتی و سەروەتی نیشتیمانی لە بری ئەوەی لە خزمەت کەمکردنەوەی زیانە کۆمەڵایەتیەکاندا بەکاربهێنرێت بۆ تامڕازی شەڕ، سەرکوت، هەڵاوەردن و سڕینەوەی نەیاران. کاتێک کۆماری ئیسلامی ئازادی ڕێکخراوەیی ڕادەربڕین و ناڕەزایەتی سەرکوت دەکات، قوربانیانی قاچاقیش دەرفەتی دادپەروەری و ڕێکخستنیان بۆ بەرگریکردن لە خۆیان لەدەست دەدەن. کرێکارێکی کۆچبەری ئەفغانستانی ژنی سەرپەرشتی بنەماڵەی بێپشتیوانی کۆمەڵایەتی یاخود تازەلاوێکی کە لە خوێندندا بڕاوە لە کەشێکی ئاوادا نەتەنها لە پشتیوانی یاسایی بێبەش دەمێننەوە، بەڵکو دەنگی ناڕزایەتیشی کەم دەکرێت. بەرەنگارەبوونەوەی قاچاقکردنی مرۆڤ کاتێک مانە و کاریگەری ڕاستەقینەی دەبێت کە مرۆڤی قوربانی نەک وەک ژمارەیەک یاخود بابەتێکی ئاماری، بەڵکو وەکو خاوەن ماف، کەرامەت و ئیرادە بناسرێت. ئەو تێڕوانینەی کە تەنها تەرکیز دەکەنە سەر ڕزگارکردنی قوربانیان یاخود سیاسەتە ئەمنی سنووریەکان بەبێ ئەوەی ئاور لە هۆکارە ڕیشەیەکان بدەنەوە، لە باشترین حاڵەتیشدا هێورکەرەوەیەکی کاتین. ڕیشە کێشکردنی ئەم دیاردەیە بەبێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەژاری، هەڵاوەردن، شەڕ، نایەکسانی ڕەگەزی و بێمافی کۆمەڵایەتی مەحاڵە. بەرگریکردن لە قوربانیانی قاچاقکردنی مرۆڤ لە کۆتاییدا بەرگریکردنە لە مافی سەرجەم مرۆڤەکان بۆ ژیانێکی ئازاد، ئەمن و شایستە. مافێکی کە تەنها بە خەباتێکی هەمەلایەنە لە دژی سەرچاوە ئابووری و سیاسیەکانی ئەم دیاردەیە نەک تەنها بە دروشمگەلێکی هێمایی لە ڕۆژێکی جیهانیدا بەدەستێت.